ئەگەرچی لە ئێستادا زۆر باز لە چوونی یاریزانانی تۆپی پێی یانەکانی کوردستان بۆ یانەکانی ناوەڕاست و باشووری عێراق دەکرێت کەچی لە هەمان کاتدا یاریزانانی یاری تۆپی بالەش لەم کۆچە بێبەرینین و خەریکە دانەدانە ئەوانیش ڕوو لە یانەکانی دەرەوەی کوردستان دەکەن. محەممەد سەلیم یەکێکە لە یاریزانە دیار و پەنجەزێڕینەکانی تۆپی بالە لە کوردستان. پارساڵیش لەگەڵ یانەی پێشمەرگەی سلێمانی بوونە پاڵەوانی عێراق. محەممەد کە بە حەمەلای هاوڕەکانی بانگ دەکرێت بە پێگرێپەستێک بە وەرزینیۆی خولی عێراق ڕووی کردوتە یانەی بەحری دووەمی وەرزی ڕابردووی خولەکە. هۆکاری ئەوەی کە من پەیوەندیم کرد بە یانەی بەحریەوە نەبوونی یانەیەکی کوردی باش بۆ نمونە ئێستایان لە شاری هەولێر ئەوەندەی من قسەم لەگەڵ کاپتنی یانەی هەولێر کردووانە وتیان فەریقێک دروست دەکەین ینی فەریقە چاکەزای بەبێ ئەوەی بەشداری طموحی هەبی لەوە ئەوانی پێشەوە پاشان یانەی بەحری پەیوەندی پێوە کردم و پاش چەند گفتوگویەکەوانە لەخوا بە زیاد بەگەیشتمە ڕێکەوتن لەگەڵیان بە تاکید لەبەرەوەی ئەو ساڵ نادی بەحری دووەمی خولی عێراقی بوو و هەم ئەندی عەربی هەیە لە ئەو ساڵەوە بزانم لە وڵاتی مەغریب بەڕێوە دەچێت بە تاکید ئەوش فەریقێکی تۆکمەی زۆر باشی دروست کردەوە بۆی ڕکابەری لەسەر ئەنجامی خولی عێراقی بکات. والله من پێشینەم نییە بڵێم ینی منافسەیان دەکەن لێوێندەریان ڕکابەریان دەکەن لەبەرەوەی کە نێڵن یاری بکەن و ئەو شتانە پێشینەم نییە بەڵام هەروەک ئەوەی کە پرسم کرد بە چەند یاریزانێک کە پێشتر یاریان کردو لە دەرەوە لە خۆم گەورەتر بۆ نمونە کاپتن وەلید ڕاوێژمان زۆر بێکەوە کردو لەخوا بە زیاد گەیشتمەوە ئەوەی کە بڕۆم و تاکیدیشم سەرکەوتنەکی باش بەدەستدەینم لێوێندەر. نەوزاد شێرزاد کە لە ئێستادا یەکێکە لە ئەستێرەکانی تۆپی بالە لە کوردستان ئەگەرچی پارساڵ کاپتن و سەرکردەی یانەی شورتە بوو بەڵام بۆ وەرزی ئەمساڵ بەهۆی ئامانجی یانەی جەیش کە ململانێکردن بۆ نازناوی خولی تۆپی بالەی عێراقی کردوتە ئامانج. هەر ئەمە ژوای لە نەوزاد کردو ڕوو لەم یانەیە بکات. هاوشانی ئەویش ڕامین خەتیب لە یانەی هەولێر پەیوەندی بە هەمان یانە کردووە. لای خۆشیەوە یانەی بەحری هەردوو یاریزان محەممەد کەریم و عەبدوڵا کەریمی گواستوتەوە ڕیزەکانی. ڕاستە من لە یانەی شورتە بووم کاپتنی یانەی شورتە بووم هیچ کێشەیەکم لەگەڵ یانەی شورتە نەبووە بەڵام هیچ ئەنجامێکم نەبوو لەگەڵ یانەی شورتە و دوای تەوابوونی خولەکەش ڕاستەوخۆ یانەی جێیش پەیوەندی پێوە کردم کە بۆ ئەو ساڵ بچمە ڕیزیانەکەیان و بۆ ئەوەی کەتیبەکەیان بەهێزتر بکەن و بتوان ڕکابەری خولی بژاردەی عێراقی بکەن. منیش ئەو کاتە هیچ بەڵێنێکم پێ نەدان بەڵام چەند ڕۆژێک پێش ئێستا لە گفتوگۆدا بووین و لە هەمان کاتدا شورتەش لەسەر هێڵ بوو بەڵام زووتر لەگەڵ یانەی جێژ ڕێککەوتین و شورتە لە کارەکانی تاخیر بوو لەبەر ئەوەی لە گفتوگۆدا بوون لەگەڵ یانەکەیان بتوانن بڕەپارێکی باش وەرگرن بۆ وتی پێشی باش دابنێن بەڵام تاخیر بوون لە کارەکانیان یانی جێژ زووتر کارەکانی ئەنجامدا و زۆرترین یاریزانەکانی هەڵبژاردەی عێراق و یاریزانە باشەکانی عێراقی لە خۆ کردوێتەوە تی پێشی وای داناوە کە بتوانێت ڕکابەری لەسەر خولی بژاردەی عێراقی بکات. وا بڕیارە یاریەکانی وەرزینیۆی خولی نایابی تۆپی بالەی عێراق لە 19 نۆڤێمبەری ئەم ساڵ دەست پێ بکات و هەریەک لە یانەکانی پێشمەرگەی سلێمانی و هەولێر لە کوردستان بەشدار دەبن. ئەگەرچی دوویانە کوردیەکە بێدەنگن لە گواستنەوەی یاریزانان بۆ پێکهاتەکانیان بەڵام بە پێی زانیارەکانی پەیامنێری گەلی کوردستان چەند یاریزانێکی ئەو دوویانەیە لەگەڵ یانەکانی بەغدا و شارەکانی تری عێراق لە گفتوگۆدان بۆ پەیوەندیکردن پێیان و یاریکردن لە خولی نایابی تۆپی بالەی عێراق بۆ ئەو یانانە. ئومێد ئیبراهیم، گەلی کوردستان، هەولێر.